با ئەو پرسیارە بکەم کاک کاروان دوای ئەوەی کە ئینسانێک تۆبە دەکات لەسەر کارە خراپەکانی چ شتێک وا لەو ئینسانە دەکاتن کە بەردەوام بێ لەسەر تۆبەکردن واتە نەگەڕێتەوە سەر کارە خراپەکانی واتە بەردەوام بێ لەسەر ئەو هیدایەتدانە بەردەوام بێ لەسەر ئەو تۆبەکردنە وەڵاهی یەکەم شت ئەبێ ئینسانە ڕاستگۆ بێ چکە ڕاست بێت لە تۆبەکەی خۆی یارمەتێدا بەجددی ڕاست بێت لەوەی کە بەجددی ئەوێت تۆبە بکە خی گەورە یارمەتی ئەدا ئەوە یەک دووەم ئەم بەتەنیا نابێت ئەبێ زۆر عیبادەت بکە عیبادەت یەکێکە لەو شتانی کە بەردەوام بتەکە لەسەر تۆبەکەت سێەم شت ئەوەیە دوورکەویتەوە لەو شوێنەیە لەو کەسە کە تۆ دوعات یاعفۆنانی گوناح لێ کردویان گوناح لەگەڵی کردووە یان گوناحیان پێ کردووی ئەبێ دوورکەویتەوە چوارەم شت ئەوەیە خەڵکێک لەگەڵت بیانی خەڵکێک گیریت بکە یارمەتیت بدا ڕێت پێ نیشان دە مامۆستایەکە جۆگرتن لە محازەرەیەکە ئەوانە ئەتوانی بڵێ تا حەدێک یارمەتی دەرن بۆ ئەوەی کە تۆبەکەت قبول بێ یا بەردەوامی لەسەر تۆبە باشە کاک کاروان دەمەوێت پرسیاری کۆتایی مت لێ بکەم جیا لەوەی کە مامۆستا جەمیل خەزوورتە بەڵام دەمەوێت ئەوە بپرسم وەکو مامۆستایەک لە ژیانی خۆت چۆن پێناسی دەکەی خوا لێی خۆش بێ ئیشاڵڵا ئێستای لە هەموو کاتێک خۆشتر بێ واللهی مامۆستا جەمیل یەک پارچە بوو لە هیممەتبەرزی بۆ خزمەتی دین یەک پارچە بوو لە دڵسۆزی بۆ خزمەتی دین دڵسۆزی هیچ نیەتێکی تری دنیایی نەبوو و یەک پارچە بوو لە خەمخۆری بۆ دین باشە و یەک پارچە بوو لە ڕەوشت و هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵ بە تایبەتی عائیلە و دەوروبەری باوەڕ ناکەم لە ناو مناڵەکانە کەسێک هەبێ مامۆستا خۆی دڵیشکاند بێ ئیلا مەگە دڵیانشکاند بێ نەبووە بۆیە یعنی باوەڕ ناکەم مامۆستا جەمیلێکی تر دووبارە ببێتەوە وەکو خۆی حافزی قورئان بێ نابی نابێ مامۆستا و مدەڕیسی تعلیمی قورئان بێ و مدیری تحفیز بێ و دەنجی خۆش بێ و خەتیب بێ و ڕەبانی بێ کە ئەڵێم ڕەبانی بە معنای کەلیمە هەموو مەلایەک و مامۆستایەک عالمی ڕەبانی نین علمی هەیە بەڵام لایەنی ڕەبانی بوونەکەی چییە؟ یعنی بۆ خوابوونەکەی کەمە یعنی یەکلا نەبووەتەوە بۆەوەی بۆ ئەم دینە خزمەتێک بکە بە کاملی ئەوەیە کە یعنی تۆ سێری بکەی فیری ئیمان بیدەی ئیمانت پێی زیاد بێ مامۆستا جەمیل ئەو ناحیەیە بوو بەبێ ئەوەی دەنگ بکە یعنی هەستە کرد کە تۆ لەگەڵ کوتلەیەکی ئیمانای کەسێکی ئەتیادی و ئەوە نەبوو بەڕاستی ئەوش بەڕاستی نعمەتێکی گەورەیە کە خوای گەورە بە مامۆستای بەخشی بێگومان بێگومان من ئەو کتابانم ئەوەدانا وەکو پێت بڵێم ئەفۆنکە ناسایە منەمزانێم من خەتیب و عالم نیم خەتیب نیم مەز وتار بێژم وتارم هەیە وەنیە چکە خەتیب نیم و نووسەر نیم کتابیشم هەیە چ بکەم نووسەر نیم باخوا ئەوەن دەبارەیدا من ئێستا ئەو بینەرانە کەمە شاید ئەگەر وعدم دەدەیت و کتابانە بخوێنیتەوە ئەدەمێ بەخۆم خوێنەرێکی باشم باشی وایە بەگڵ مولزەمیگەم تا ئەوە ئیشەڵای ئیسفادەی دەکەی تاوان من بەرنامەکانم من ناتوانم بنووسم لەبەری دراسم کوردی نەبووە بە عەربی ئەو بوومە لە نووسینا زۆر خراپم ئێستا ئەگەر بە من بڵێ ئەو ئەیفۆڕە بنووسە ئەوەندە شتێکم بۆ بنووسە ناتوانم یعنی ئەگەر بشی نووسم ڕامدێ نییە بەڵام ئەوە هەمی قسەیە نووسراوە ئەوام لێ کردووە باشە ئەو جاوە کتابەکان مەسەرەن تقریبا تا ئێستا 11 کتابن بەس ئەوەندەم ماوە ئەوە ناو جوانەکانی خوایە ئەو پەیامی خۆشەویستیە ئەوە هەلەکانی ژیانە ینی فورسا ئەوە وانەکانی بەختەوەریە باشە ئەوە ژیانی پێغەمبەران بە زۆر لێت ناوەکەی تۆ لێ بنووسم و بیکەمە پێشکەشی کەم و ئەو دای بۆ خۆت باش ئەتەوە ئەفو ناوتە نەبی چێت زۆر سپاس من لە خزمەتە ئەوە تاریخەکەشم بۆ نووسی بە 2024